پرۆژەی یاوی خواردنەوەی دەربەندی ڕانیا ماوەی زیاتر لە 11 ساڵە تەواو نەبووە و ئەمەش بۆتەوەی نیگەرانی زۆر لای هاوڵاتیانی سنوورەکە. بەڕێوەبەری یاوی ڕاپەڕین دەڵێت خراپی دیزاینی پرۆژەکە هۆکاری سەرەکی تەواو نەبوونی ئەو پرۆژەیە بووە. کارەکان لە سەرەتاوە زۆر بەڕێکوپێکی و بە سەرکەوتووی ئەنجام دران، بەڵام بەداخۆ لە ئینتێکی پرۆژەکە خەلە لە تەسمیمەکەی هەیە کە جاری یەکەم تەسمیم کرابوو لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ جاری دووەمش لەلایەن زانکۆی سلێمانیەوە بە هەمان شێوە هەم ئێستاشی لەگەڵ بە خەلە لە تەسمیمەکەیدا لەبەر ئەوەی ئاستی ئاوی پێویست نییە لە ئینتێکی پرۆژەکەدا تا ئێستا نەتوانراوە ئیشی پێ بکات و لەبەرەوەی شوێنی ئینتێکەکەی هەڵەیە. بەڵام لە ئێستادا ئێمە سەرقاڵی ئەوەی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی وەزارەتی شارەوانی کە لەلایەن کۆمپانیایەکی لوبنانیەوە کار بکەین بۆ ئەوەی بتوانین ئەو ئاوەی کە ئێستا هەیە لە بێتوەڵەکانی کە قەدیمە فەسڵی بکەین و بۆی بتوانین چارەسەرێکی ئەو کێشەیە بکەین و تا ئێستا بەردەوامی لە چارەسەرکردین. دانیشتوانی قەزای ڕانیا بۆ ئاوی خواردنەوە پشتیان بە سەرچاوی ئاوی قولە بەستووە، بەڵام لە ئەگەری وشکبوونی ئەو سەرچاوە ئاویە و تاو نەبوونی پرۆژەی ئاوی خواردنەوەی دەربەندی ڕانیاش وە قایمقامی قەزای ڕانیا دەڵێت مەترسی دروست دەکات بۆ دابینکردنی ئاوی خواردنەوەی سنوورەکە. پرۆژە ئاوی دەربەندێکە لە پرۆژە استراتیجیەکان کە لە ساڵی 2006 لە سنووری قەزای ڕانی کەوتۆتە واری جێبەجێکردن کە ئاوی خواردنەوە لە دەربەندی ڕانیەوە بۆ ناو شاری ڕانیەوە هەردوو ناحی چوارقڕنەوە حاجیاوە دابین دەکات. ئێستا لە هەردوو ناحی چوارقڕنەوە حاجیاوە سەرچاوی سەرەکی ئاوی خواردنەوە بیری ئرتیوازیەوە لە ڕانیە 160 ئاوی خواردنەوەی ڕانیە لە سەرچاوی ئاوی قولێ و باقیکەکیشی لە ڕێی هەڵکەندنی بیری ئرتیوازیەوە دابین کراوە. بە هەر گرفتێک دروست ببێ هەم لە دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی گرفت بۆ بیرەکان دروست دەبێت، گرفتێکی زۆری ئاوی خواردنەوە لە سنوورەکەدا دروست دەبێتەوە. ساڵانەش کە ڕێژەی باران کەم بۆ ئاوی قولە ئاستی دابەزیەوە بۆتە هۆکاری ئەوەی کە پێدانی ئاوی ماڵان ڕێژەکەی کەم ببێتەوە. بە دڵنیایی بە دروستبوونی هەر گرفتێک بۆ سەرچاوی ئاوی قولەیان دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی لە سنوورەکەماندا گرفتی گەورەی ئاوی خواردنەوە لە سنووری قەزای ڕانیدا دروست دەبێت. پرۆژەی ئاوی خواردنەوەی دەربەندی ڕانیا لە ساڵی 2006 دەستی پێکردووە و تا ئێستا زیاتر لە 24 ملیۆن دۆلاری بۆ تەرخان کراوە و 180 کارەکانی تەواو بووە. بەڵام بەهۆی خراپی دیزاینەکەیەوە ئەم پرۆژەیە ماوەی زیاتر لە 11 ساڵە پەچی کەوتووە و ئەم پرۆژەیەش بەیەکێک لە پرۆژە گەورە و گرنگەکانی سنوورەکە دادەندرێت بەهۆی ئەوەی بە تەواوبوونی دەتوانێت ئاوی خواردنەوەی قەزای ڕانیە و ناحیەکانی سەرکەبکان و چواقڕنە و حاجیاوات دابین بکات. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.